تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. بار هاوڵاتێکی ئەم هەرێمە دەگەیت دەپرسێ دۆخەکە چی لێ دێت. تەنانەت سیاسەکانی ئەم هەرێمەش وەڵامێکی دروست شک نابن و پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستانیش نازانن پەرلەمانەکەی خۆیان کەی کارا دەبێتەوە. ئایا هێزە سیاسەکانی ئەم هەرێمە ئەم دۆخە کەی بەلایەکدا دەخەن و وەڵامێک دەدەنە هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟ حیزبەکان و حکوومەت و پەرلەمانتاران هەست ناکەن لە بری خزمەت خەریکە دەبنە ئەرک و میحنەت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟ ڕۆژنامەنووسێک وا دەڵێ. منیش ئەم شەو دەپرسم ئەرێ دۆخەکە بکوێ دەگات؟ هیوادارم وەڵامم لە میوانەکانم دەست بکەوێت کە هەریەکە لە ئێڤار ئیبراهیم، ئەندامی پەرلەمانی کوردستان لە بزوتنەوەی گۆڕان، سوپاس بۆ ئامادەبوونت. هەروەها دلێرماوەتی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی بورە یەکێتی نیشتیمانی کوردستان، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشت. هەروەها لە ستۆدیۆکانمان لە دوهۆکەوە ڕاستەوخۆ عەلی هالۆ، پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان لەگەڵمان دەبێت. سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان. بەڕێزان، وەکو هەمیشەیەوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیار و سەرنجەکانی خۆتان بە کۆمنت بۆ ئێمە بنێرن تاوەکو لێرە بتوانم وەڵامی دروستان بۆ دەست بخەم. خاتوێڤار لە تۆ دەست پێ دەکەم. ئەم دۆخە بە چۆ دەگات؟ بەڵێ، سەرەتا زۆر سوپاسی تەلەڤیزیۆنی NRT و سڵاو و ڕێزم بۆ بینێرانی بەڕێز و هەروە هەردوو برای بەڕێزم کاک دلێرماوەتی و هەروەها برای بەڕێزم لە شاری دۆک کاک عەلی هالۆ. ئیندیارە بەداخەوە دۆخی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر خراپدایە. ئێمە لە قەیرانێکی گەورەداین. ئێستا دوو کێشەی زۆر سەرەکی هەیە لە هەرێمی کوردستان، ئەویش کێشەی سیاسیە لە هەرێمی کوردستان، ئەوە تریش کێشەی ئابووریە. بەداخەوە دەبێتن ئەم دۆخە هەوڵ بدرێتن چارەسەری بۆ بدۆزرێتەوە، ناکرێتن بە بەردەوامی بەم دۆخە خراپەدا بەردەوام بڕوا لەبەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان چیتر تەقەبولی ئەم وەزع ناکاتن. لایەک هێزەکانی پێشمەرگە لە بارودۆخێکی زۆر خراپدان ئێستا لە شەڕدان لایەک بۆ ماوەی 5 مانگە موچەی فەرمانبەران مامۆستایان بەگشتی موچە نەدراوە. ئەم دۆخە ناکرێتن لە کۆمەڵێک سێکتەر هەموو شتەکان چەقبەستیون دەبێتن لەمەولا هەوڵی جددی بدرێت، کاری جددی بکرێتن بۆ ئەوەی ئەم دۆخە چارەسەری بۆ بدۆزرێتەوە، بۆ ئەوەی بکەوێتەوە سەر دۆخی جارانی خۆی. باشە، بەڵام ئەمە لە چوارچەوەی داواکاریدا دەمێنێتەوە یان بە جددی لایەنەکان هەوڵ دەدەن بۆ ئەوەی چارەسەرێک بدۆزنەوە و دۆخەکە بەلایەکدا بخەن؟ تا ئێستا نەکراوە. کارزان بەداخەوە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان ئیرادەیەکی بەهێز نەبووە بۆی ئەم دۆخە چارەسەر بکرێتن. نەبووە لەلایەن هیچێک لە هێزە سیاسەکان. خۆی کێشەیەک دروست بوو، وازحە ئەم کێشە دروست بوو. ئێستا هێزی یەکەم لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستانە. مادام ئەوان هێزی یەکەمن، پشتی شێر بەر ئەوان دەکەوێتن. چۆن لە ڕابردوو کێشەیەک دروست بووە دەکرێتن ئەوان هەوڵ بدەن چۆن کێشە دروست بووە ئینجا دیسان هەوڵ بدەن چارەسەری بۆ کێشەکان بدۆزنەوە. پێم وایە هەموو لایەنە سیاسیەکان لێ بەرپرسن، بەڵام خۆی دەرەجا تا دەرەجە هەیە. پێم وایە پارتی دیموکراتی کوردستان لەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بووە کە بڵێ دوای 12 مانگ دەکرێتن ئەوان دەست پێشخەری بکەن بۆ ئەوەی هەوڵ بدرێتن چیتر ئەم دۆخە پارتی بەبێ لایەنەکانی تر بە تەنیا خۆی دەتوانێت ئەم دۆخە چاک بکاتەوەنێ؟ هەموو لایەنەکان بەیەکەوە، بەڵام پارتی پرچی شێری دەست بەردەکەوێتن و پارتیش چۆن لە ڕابردوو ئەم دۆخەی دروست کردووە دەبێتن بە هەمان شێوە دەست پێشخەربی بۆەوەی چارەسەری کێشەکان بکات. باشە، کاک عەلی وابزانم هێشتا ئامادە نیە لەگەڵمان. هیوادارم برادران ئاگادارم کەنەوە ئەگەر ئامادە بێ بۆی بچمە لای ئەو. باشە، دواتر دەچمەوە لای کاک عەلی. کاک دلێر، بە هەمان پرسیارە ڕاستی تۆش بکەم، ئەم دۆخە چی لێ دێت؟ ئێوە وەڵامێکتان لایە؟ زۆر سوپاس کاک کارزان. پێم خۆشە بە شێوەیەکی واقعی هەرێمی کوردستان بخەمە بەردەستی بینەران. من پێم وایە پیا و ژنی میسالی لە سیاسەتدا زوو دەڕوخێن، چونکە
سیاست کارکردنە لەگەڵ واقع نەک خەوبینینە حەق و ناحەق نییە. من خۆم پێم وایە ئێستا واقعی هەرێمی کوردستان وایە کە دیموکراسی فەشەلی هێناوە، موسساتمان نییە، دەستگامان پێ دروست نەکراوە، کللتوری کۆمەلگاکەمان تا ڕادەیەکی زۆر کللتورێکی دواکەوتووە و هێزە سیاسیەکان لاوازن لە پێکەوە گونجان و چارەسەری مامناون و زمانی گفتوگۆی هەموو لایەکمان لاوازە و ئەمەی کوردستان هەیە فرە حیزبی نییە، حیزبی زۆرە، بۆیە زۆر جار وەکو تاک حیزبی تەسەڕوف دەکەن و مێژووی گەلی کوردیشمان لایە لە 500 ساڵی ڕابردووە تاکو ئێستا مێژوویەکی پێکەوە نەگونجاوە، مێشوویەکی دابڕاوە، لێکترازاوە لە یەکتر و دایم هێزە سیاسیەکانی کورد بە تەسلیم بوون قسەیان مامەڵیان لەگەڵ یەکتر کردووە، یعنی ئەوەندە بەرامبەر دوژمنەکانیان تون بوون، بەرامبەر خۆیان زیاتر تونتر بوون، جوانیەکانی یەکتریان نەبینیوە. زۆر سەرکردەمان هەیە لەبەر وەزع و خەباتی سیاسی و چەکداری و قەیرانەکان بووە بە سەرکردە و مەکتەبی سیاسی و سەرۆکی حیزب، یعنی بە زۆر ئەمانە گەشتی ئەمە واقعی سیاسی لە دەرناکرێت، ئەمە واقعی کللتوری کوردستانە. دووهەم ئەگەر سەیری سنوورەکەکەین لە ڕووی حکومداریەوە، مێژووی حکومداری لەم سنووری ئێمە زۆر کۆنترە لە ئەوروپا، وەڵام ئەوروپا ئەو وڵاتە جوانانەیان دروست کردووە، لێرە وڵاتێک نییە وڵاتی دیموکراسی بێ، یەک وڵات نییە دەستا و دەستی دەسەڵاتی کرد بێ، یەک وڵات نییە ئارامی بۆ گەلەکەی هێنابێ. بۆیە من زۆر جار پێم سەیرە لە خۆشمانەوە، لە ڕۆشنبیرانەوە، لە پەرلەمانتارانەوە زۆر باسی دیموکراسی و فرە حیزبی و مافی و کۆمەڵگەی مەدەنی و دەستا و دەستی دەسەڵات دەکەن. بەڕاستی من خۆم پێم وایە چۆن باسی جێبەجێکردنی یاسا دەکەی کە سیستەمێکی یاسایید نەبێ، کە دەستورت نەبێ، چۆن باسی سیستەمی پەرلەمانی دەکەی کە سکرتێری حیزبێک ئامادەرە بۆ ئەوەی کە ئەگەر یاساشکێنی بکرێ حاڵەتێکی یاساییە، چونکە هەر بۆ خۆتانە یاسایانی کە لە پەرلەمان دەرچوون ئێوە هێزە سیاسەکان ئەگەر سیستەمێکی یاسایید نەبێ، ئەگەر حکومڕانی باشت نەبێ، چۆن باسی دەستا و دەستی دەسەڵات دەکەی؟ چونکە دەستا و دەستی دەسەڵات سیفەتێکی باشی حکومڕانی باشە، تۆ خۆ دەڵێ حکومڕانی باش نییە. بۆیە بەڕاستی مێژووی ئەم ناوچەیە کە پێڵەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست، جیهانی سێ، جیهانی دواکەوت و زووە چەپڵە بۆ سەرکەوتنی دیموکراسی لێدەین و ئەوەی واقع هەیە ئەمەیە هێزە سیاسەکانی کوردستان دەبێ واز لە خەڵکی کوردستان بێنن بهێڵن بە ئارامی بژین، بهێڵن سیاست ئەوەندە نەبرێتە سەر شەقام و زمانی پێکەوە گونجان. باشە، ئەمە تقریبەن شرۆڤەکردن بوو بۆ سیاسەتکردن بۆ ئەم منتیقەیە، بەڵام وەڵامێکم بەرێ بۆ ئێستا دۆخەکە لە هەرێمی کوردستان هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووری باش نییە، لانی کەم لە ڕووی سیاسیەوە ئەم دۆخە چی لێ دێت؟ ئەم دۆخە تاکو ئەم ماوەیەش تەسویرێکی باشمان لەبەر دنیای دەنەوەدا هێنا بوو. وەزعی کورد باشە، لە ڕۆژئاوا باشە، لە باکوور کێشەکە گەورە بووە، لە عێراق باشە لە ڕووی دەستوریەوە، وەزعی کورد لە ناو خۆدا خراپە. لەبەرەوە دەبێ هێزەکان پێکەوە هەڵکەین، دەبێ باسی خەیاڵ نەکەین. ئەمە پارتی دیموکراتی کوردستانە، باشە کە من پێم خۆشە لێرەوە پرسیارێک لە پارتی دیموکراتیان یا لە بزوتنەوەی گۆڕان بکەم لە هەردووشیان نەکەم. پارتی نابێ کە حیزبێکی گەورەیە، کە حکوومەتی کوردی بەڕێوەیە، کە ریفراندۆم بەڕێوەیە لەگەڵ هەموو هێزە گەورەکانی کوردستان ناکۆک بێ، لەگەڵ ڕۆژئاوا ناکۆک بێ، لەگەڵ باکوور ناکۆک بێ، لەگەڵ عێراق ناکۆک بێ. باش گۆڕانیش نابێ ئەوەندە بێ حوسەڵە بێ و هەر خۆی بە ڕیفۆرم خواست بزانێ، هێزەکانی بەرامبەری بە دز و جەردە بزانێ، زۆر تند بێ لەسەر ئەوەی کە مامەڵی کردو گۆڕان کە بەس بۆ دەنگەکانی خۆی زۆر جار ئیش دەکا، لەسەر ناڕازیەکان ئیش دەکا. یعنی ئەم واقعە پێم وایە هیچ لایەن ئەم واقعە ناخوێننەوە،
بۆیە بەڕاستی ئێمە هەم پەرلەمانتاران باشە من ئەوەی کە تێگەیشتم ینی هەردوو لایەنەکە ئەوەندەی لە بەرژەوەندی خۆیانەوە دەڕوان لە بابەتەکان لە بەرژەوەندی گشتی ناڕوان چونکەوەی تۆ باست کرد هەمووی خەمی خەڵکی لێ دەکەوێتەوە وانە نەکبەچەوانەکەی باشە من جارە کاک علی دواتر دەچمەلای ئێوارخان بزوتنەوەی گۆڕان لانی کەم بۆچی تەنیا خۆتان بەڕی فۆرم خواست دەزانن بۆچی ئەوەندە بێ حوسەڵەن لە سیاستکردناوەکو کاک دلێر دەڵێ بۆچی بەرژەوەندی حزبی خۆتان پێش خستووە لە بەرامبەر بەرژەوەندی خەڵکیدا وڵی خۆزگە کاک دلێر زیاتر ڕوون کردەوەی دابا لەسەرەوە دیارە بزوتنەوەی گۆڕان بزنوویەکی جەماوەریە بڵێ لە خولی سەی پەرلەمانی کوردستان 4 ساڵ ئۆپۆزیسیۆن بووە بەرنامەی چاکسازیە بووە هەوڵی داوە دیارە لە ماوەی ڕابردوو لە ماوەی 24 ساڵی ڕابردوو دیارە هەرێمی کوردستان چی بەسەر هاتووە تووشی دەیان قەیران بووین کە ئێستاوە نەتیجەی ئێستا نییە نەتیجەی 23 ساڵی ڕابردووە کە لە هەرێمی کوردستان لە کۆمەڵێک سەکتەری زۆر گەورە گەندەڵی کرایە بە دەرەجەیە کە ئەوەی لی بەرپرس بووە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بووینە پێم وایە ئەوانەی کە دەڵێ بزوتنەوەی گۆڕان لە بەربەرژەوەندەکانی خۆیان و بۆ ئەوەی بزنە سەر شەقام و هەروەها دەنگ کۆکەنەوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن هەوڵدن نووس بۆ خۆیان کۆکەنەوە پێم وایە ئەوە شتێکی وان نییە لەبەرەوەی بزوتنەوەی گۆڕان هیچ شتێکی نییە لە دەستی بداتن ئەوە دیارە سەروەت و سامان لە بژێردەستی چێ و چێ بەکاری دێنێتن 6 مانگە دۆخی هەرێمی پەرلەمانتانەوەی کە ئەو دەڵێ ئەوە شەڕ بۆ ئەو دەنگانتان ناکەنەوە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان کە 24 کورسی لە پەرلەمانی کوردستان داکوکیمان لە مافەکانی خەڵک کردیان پرۆژەی چاکسازیمان پێ بووە چەندین پرۆژەمان پێ بووە بەڵام بەداخەوە لە قۆناغی ڕابردوودا ئەوەندە گەندەڵی کرایە ئەوەندە پرۆسی نادیموکراسی هەبووە لە هەرێمی کوردستان هەوەندە فریانە کەوتوین بربەستمان بۆ دروست بووە ڕێگریمان بۆ لێکراوە نەیان هێشتووە بنکا کارزان دەمەوێت یەکشت بە جەناب و بینەرانیش بهێنمەوە 24 ساڵی حکومڕانی تەنها بزوتنەوەی گۆڕان 14 مانگ بەشداری حکومەتێکی بنکە فراوانی کردووە لەو کاتێک کە بزوتنەوەی گۆڕان بەشداری حکومەتی بنکە فراوانی کرد کە ئێمە بەشێکمان لە بزوتنەوەی گۆڕان ڕەمانوانە بوو کە ئەمجارش بەشداری ئەم حکومەتە بکەینە بەروەی دەمانزانی لە ڕابردوو چی ڕوویدایە ئەمجارش بزوتنەوەی گۆڕان تێدا سەرکەوتو نابیتن کە بزوتنەوەی گۆڕان بەشداری کرد هەموو بزوتنەوەی گۆڕان تەنها یەک کۆستەر بە مدیر عام و بە وەزیر و بە ڕاوێژکار بەشداری ئەو کابینە فراوانەی کردووە کە ئیشی تێدا بکاتن لەلایەکی تریش تۆ سیرکە من 2 وەزارەتی سیادیما وەرگرتبوو وەزارەتی دارایی وەزارەتی پێشمەرگە وەزارەتی دارایی کە ئەم وەزارەتە بزوتنەوەی گۆڕان وەری گرت سندوقە هەموو بانقەکان 1 دیناری تێدا نەمابوو بەداخەوە یەک شتت پێ بڵێم کە ئێمە دەست بەکار بووین وەکو بزوتنەوەی گۆڕان لە حکومەتی بنکە فراوان تەنها حکومەت 2 موچە قەرزدار بوو کە لە دوای ئەوەی کە ئێمە وەزیرە بەڕێزەکانی ئێمەیان ناردەوە ماڵەوە 2 بوچە قەرزدار بووین دوای ئەوە حکومەتی هەرێمە حکومەتێکی شکست خواردووە 6 مانگە موچەی فەرمانبەرانی نەداوە یعنی ئەوە یەکێکە لە گرفتەکان بۆیە من پێم وایە ئەوە خەڵکیش بە شاهێدی خەڵکی کوردستانیش ئاگدارن لە ڕابردوو چی هەوڵی داوە بۆ بەرژەوەندیە تایبەتەکانی خۆی کار بکاتن ئەوەتە 6 مانگە دۆخی هەرێمی کوردستان لەم دۆخەدایە بەشێک لەلایەنە سیاسیەکان لەبەر بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان نانەوێتن کێشەکان چارەسەر بکرێتن نان ئێمە 4 فراکسیۆنی گرنگ دەستیان بۆ پرسێکی گرنگ بزوتنەوەی گۆڕانیش هەر وەکو هێزێکی بەرژەوەند خواست کە بەرژەوەندی خۆی من ڕوونکردنەوەمدا نازانم بزوتنەوەی گۆڕان بەرژەوەندی لەگەڵ چی دابێتن دەڵێ بێ حوسەڵەن دەڵێت تەنیا خۆتان بەڕی فۆرم خواست دەزانن دەڵێ شەڕی دەنگەکانتانەکەن من نازانم من ئەو پرسیارێک ئاراستی کاک دلێر دەکەم ئێمە لە ماوەی 24 ساڵی ڕابردوو لە ماوەی 24 ساڵی ڕابردوو کاک دلێر ئەوە ئەم هەرێمە بە پای پیلان خەڵکی ئەم هەرێمە قوتی لێ دەخورێتن یەکێتی و پارتی بە پای پیلان لە سەرجەم سێکتەرەکانەوە لە سێکتەری نەوتە لە سێکتەری تەندروستیە لە هەموو سێکتەرەکانەوە گەندەڵی کراوە نازانم بەرژەوەندی بزوتنەوەی گۆڕان چیە لە باشە با من وەڵام وەربگرمەوە لە کاک دەر ڕوونکردنەوەی زیاترت هەیە لەسەر ئەو بابەتە من مەبەستم بێحەوسەڵەی هەردوو لالەوەیە کە لە حکومەتی بنکە فراواندا کە میلەتی کورشا ئومێدێکی باشی پێبوو کە خزمەت دەکا شکستی هێنا چونکە هەر لایەک سەری گولیسێکی بەدەستەوەی و کەس شلی ناکە لە ئەنجامدا دەپسێ من خۆم لام سیر بووە یەکەم جار بزوتنەوەی گۆڕان
وا بە خێرایی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئیتفاقیان بەستووە چونکە سەرکردەکانی بەشێک لە بزوتنەوەی گۆڕان زۆر باش پارتی دیموکراتی کوردستان دەناسن کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بوون نەیانتوانی پچوکی کەنەوە بە تەنیا پارتی دیموکراتی کوردستان بە هێزێک وا بەو ئاسانیە پچوک ناکرێتەوە بۆیە دەبێ واقعی هەرێمی کوردستان بخوێنینەوە من واقعی ملەتی کوردم تەسویر کرد واقعی ناوچەکەم کرد ئێستا موقعی کورد لەوەدایە ئەم هێزانە دەبێت پێکەوە بگونجێن نابێ بە زمانی تەسلیم بەس بۆ ئەم گلەیەش لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت دەوترێت ئەوە یەکێتیە دەتوانێت ئەم دۆخە یەکلا بکاتەوە نێوانی ئەم دوو هێزە باش بکە بەڵام نەکراوە ئەکەوێت وڵای من کارزان دەمەوێت یەکشت بڵێم بەداخەوە دیارە بۆ ماوەی 6 مانگەکە ئەم دۆخە دروست بووە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە دەکرێتن ئەم دۆخە یەکلایی بکاتەوە بەڵام بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخەی ناوی یەکێتی نەکراوە ئەم بارودۆخە یەکلا بکرێتەوە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆتان ڕێنەکەونانی یەکێتی توانێت چی بکە یعنی لە چی ڕێک نەکەوین ئێوە و پارتی دموکراتی کوردستان ڕێک نەکەون لەسەرەوەی تەنانەت پێکەوە دابنیشن تاوەکو ئێستا بن پێم وایە یعنی یەکێتی چۆن ناتوانێت ئەم دۆخەیە گۆڕان هیچ دانیشتنێکمان ڕەت نەکردوتەوە ئێمە دەمانەوێتن پەرلەمانی کوردستان دەست بەکار بێتەوە کودۆخی جاران دوای ئەوە دەکرێتن ئێمە لە هەموو بوارێک لەگەڵ نەک پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان دابنیشین لەبەرەوەی دۆخی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپدایە ناکرێتن ئەم دۆخە ئاوا بێتن ئێمە هیچ گرفتێکمانە هیچ کێشەیەکمانە تەنها دەمانەوێتن وەکو جاری ڕابردوو ینی پێش 12 مانگ دۆخەکە بێتەوە دۆخی جاران پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان دەست بەکار بێتەوە پەرلەمانی کوردستان دەست بەکار بێتەوە دیارە ئێمە کاتی خۆی چەند پرۆژه یاسایەکی گرنگمان هەبووە پرۆژه یاسای سەرۆکایەتی هەرێم یەکێک بۆ لەو پرۆژه یاسایانەی کە ئەوەتە برای بەڕێزیشم بە هەمان شێوە بە وەکو فراکسیۆنی یەکێتی فراکسیۆنی کۆمەڵ یەکگرتووی یەکێتی ئێمە گۆڕان ئەم پرۆژه یاسایەمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە بۆ ئەوەی چارەسەریەک بۆ پرسی سەرۆکایەتی بکرێتن ئەم پرۆژەیە بەداخەوە دیارە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و دواتر بەهۆی نسابەوە نەمانتوانی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ یعنی چەند گرفتێک هەیە دەکرێتن چارەسەر بکرێتن بەڵام من دیسان دووبارەی دەکەمەوە من پێم وایە بزوتنەوەی گۆڕان هیچ بەرژەوەندیەکی تایبەتی یان شخصی نییە بۆ ئەوەی بەس هەوڵی داوە پرۆژەی چاکسازی هەبێتن چ لە ڕابردوو چ لە داهاتوو شەوڵ دەداتن بۆی ئەم دۆخە بە دۆخێکی ینی هەوڵ بدرێتن دۆخەکە چارەسەری بۆ بدۆزرێتەوە دەکرێت پێم وایە ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێتن ڕۆڵێکی گرنگ ببینێتن بۆی ئەم دۆخە ئاسایی بکرێتەوە ئەو ڕۆڵە گرنگە بۆ نابینن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەس بمبورە داوای لێبوردن هەم لە بینەران هەم لە کاک عەلی هالۆ دەکەم تاوەکو ئێستا هاوکارانم بەهۆی گرفتی هونەریەوە ناتوانن دەنگ و ڕەنگی ئەو بگوازنەوە بۆ ناو ستۆدیۆ لەگەڵ چاکبوونی و گرفتەدا من حتمما کاتی زۆرتر دەدەمە کاگەلی بۆ ئەوەی ئەویش وەڵامەکانی خۆی حتمما بداتەوە بە بینەران کاک دەرپرسیم بۆچی یەکێتی ئەو ڕۆڵە گرنگە نابینێت بەڕێی من هەل لە سەرەتاوە تەحملی پارتی و گۆڕان پێکەوە هەڵە بوو تەحملی یەکتریان نەکرد و هەردوو لایەن بە نەفەسی هەڵبژاردن قسەیان کرد و لەوە زیاتر نیانتوانی تەحملی یەکتر بکەن بۆیە بەڕێی من نقطەی احتیکاک 23 حوزەیران بوو ئەو کۆبوونەوە بوو کە بۆ یەکەم جار بوو چوار هێزی گەورە لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستاندا بوەستنەوە و پارتی بۆ یەکەم جار بوو تاق بوەستێتەوە و تاک بکەوێتەوە بۆیە تووشی ڕەتفعل بوو یەکسەر بایکۆتی کرد و بە ئینقلابی لە قەڵەمدا و وەزعەکە بەرەو شەپرزەیی چوو بەڕاستی و کۆبنەوەی 23 حوزەیران جارێککەش یەکگرتنیەک بوو ئەو چوار حیزبە کە بۆ یەکەم جار بوو بە پارتی بڵێ کاکە بۆ تۆ هەر خۆت بەڕاست دەزانی کاکە سازان لای تۆ تەنیا ڕازیبوونی پارتیە ڕازیبوونی لایەنەکانی نییە سازش تۆ دەتەوێت هەموو جارە بە لایەنەکان بکەی دەبێت تۆش جارێککە سازش بکەی و لایەنەکانی تریش بەڕێی من لە دوای کۆبوونەوەکەش خۆش باوەڕ بوون کە زۆر لەسەر پرۆژە یاساکانیان مۆسیر بوون و زۆر لەسەر کۆبوونەوەی نۆی حوزەیران مۆسیر بوون و ئەو دەنگەی پارتیان باش لە ڕووی سایکۆلۆژیەوە نەخوێندەوە کە قبوڵی ناکە کەشتی لەوە خراپتریش ڕوودەدا مێژووی هەرێمی کوردستان واقعی هەرێمی کوردستان مێژووی یەکێتی و پارتی هەموو ئەحزابەکانی تر زۆر لەوە ناخۆشتر و خراپتری تایە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان
لە کاتی خۆیدا هەڵوێستی زۆر شۆڕەجێڕانە و هەڵوێستی زۆر یاسانەی لەسەر پرۆژە یاسایی هەمواری سەرۆکایەتی هەرێم وەرگرتووە و ئیدانەی کارە نایاسایەکانمان کردووە و بەیانمان دەرکردووە و ماوینەتەوە بەڵام نەبووینە هۆکاری ئەوەی بۆ ئێستا چی ئێوارخانە لێ دۆخە ناوخۆیەکە یەکێتی ڕێگر بووە لەوەی کە بتوانێت ڕۆڵی گرنگ و مێژووی خۆی ببینێ وایە نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان هەر وەتی دروست بووە هەروە بووە کەسیش چاوەڕێ نەکات لەوە باشتر بێ بەڵام قەت لەوە خراپتر نابێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەندێک جار هێزەکەی لەوە پەیدا دەکات ئەگەر باش ململانەکانی ڕێکخات چونکە ئەمە لە چەندین تیاری جیاواز دروست بووە یەکێتی قەت لەوە لاوازتر نابێ و بگرە بەهێزتر دەبێت چونکە زۆر جار زۆر کەوتووە و هەستاوەتەوە ئەوەی ماوەتەوە ئێستا ئەو دوو هێزە سیاسەیە چۆن بگەینە چارەسەری مامناوەند دیموکراسی خەون نییە خەیاڵ نییە من وەڵامێکم لە ئێوارخان وەرگرت بۆی کە پارتی دیموکراتی کوردستان وەک یاخود لە پێش هەموو هێزەکانی دیکەوە پشکی شێری بەردەکەوێت بۆی کە بتوانێت ئەم دۆخە یەکلا بکاتەوەوانە یەکلاکردنەوەی دۆخەکە بە دیدگای ئێوە شەر ئاوهایە پارتی دەتوانێت ئەم دۆخە یەکلا بکاتەوە پشکی شێر لای ئەوە هەموو لایەک دەتوان یەکلایکەنەوە بەڵام بە چ بارێکدا یەکلای دەکەیەوە ئەمە واقعی هەرێمی کوردستانە نامانەوێت لەوە خراپتر بێ وەزعیشی مەوزوعی هاتۆتە ئاراوە ئەگەر وەزعی هێزەکانی کوردستان نەبێ ئێستا عامیلێکی زۆر ئەساسی هەیە بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی بۆ ریفراندۆم ئەگەر دوژمنەکانیش زۆر بن مادام لە ناوە تەبابی میلەت هەر قبوڵیەتی بەڵام کە وەزعی مەوزوعی لەبارە وەزعی هێزە سیاسیەکان لە ئەو پەڕی خراپیدایە بۆیە ئەرچی گەورە دەکەوێتە سەر پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی ئێستا کە مامجەلال نەخۆشە لە ساحەی سیاسی دوورکەوتۆتەوە عەبدوڵڵا ئۆجالان گیرا و لە زینداندایە وەکو قارەمانێکی گەورەی میلەتی کورد لە دنیا ناسراوە کاک نەوشیروان بۆ مەسەلەی چارەسەر چۆتە دەرەوەی وڵات ئەوەی ماوەتەوە لە ساحەکەدا ئەوەی تەعاملی گەورەی لەگەر دەکرێت وەکو نوێنەری کورد کاک مەسعوودە بۆیە من پێم وایە وەختی ئەوە هاتووە لە جیاتی هاوڕێکانی لە جیاتی ڕەفیقەکانی واز لە حیزبەکەی بێنێ بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر مساومە لەسەر حیزبەکەشی بکە دۆخەکە چاکاتەوە و پێشی چاک دەکرێتەوە و هەموو لایەکش بە قسەی دەکەن باش بۆ هەنگاوی جددی نابینرێ ئێوارخان لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە بیانی بۆ نمونە یەکێک لەو بابەتانەی کە بزوتنەوەی گۆڕان لە سەرەتای دروستبوونی ئەم دۆخەوە تاوەکو ئێستا ئینکاری لێ دەکا مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان یاخود گێڕانەوەی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانە ئەو کادانیشتن دەکرێت بۆ پێش ئەم بابەتە دانانیشن یعنی گرفتان لەگەڵ ئەمەدا چیە وەکو کاک دەروتی ئێستا سەروەختی ئەوەیە کە دەوترێ ئەمە دەرفەتێکی زێڕینمان لە بەردەمایە بۆ ئەوەی دەوڵەت ڕابگەێنین و جۆمان لە مەسلەی ڕیفراندۆم دەبێت ئەوە لە بەغدا ئێستا گرفتمان هەیە هێشتا ئەگەر جاران گرفتەکان بچوو بوو بێتن ئێستا گرفتەکان حەجمیان گەورەترە لە جاران بۆ گۆڕانم هەنگاوەنانێ بەڵێ من دەمەوێتن جارێ لەسەر ڕیفراندۆم تۆزێ قسە بکەم دیارە خەونی هەموو کوردێکە کە ڕیفراندۆم هەبێتن بەڕاستی لە هەرێمی کوردستان ئێمە دەمانەوێتن هەرێمی کوردستان سەربەخۆ بێتن و دەوڵەتی کوردی هەبێتن بەڵام دەبێتن زەمینە سازی هەبێتن تۆ ئەگەر لە ناو ماڵەکەی خۆت کاک دلێریش ئاماژەی پێدا نەک حزبە سیاسیەکان هەموو هەرێمی کوردستان تۆ یەک دەنگ نەبی کۆک نەبی ناتوانانی باسی پرسی سربەخۆیی بکەیت ینی بەڕاستی من پێم سەیرە بۆ 6 مانگ بەر لە ئێستا ساڵێک بەر لە ئێستا باسی ئەم پرسە گرینگە نەدەکرا ئەم پرسە پرسێکی گرینگ بووە بەڵام تۆ وەرە لە دەیان قەیراندای کێشەت هەیە چۆن هاتووی لەم دۆخەدا باسی ڕیفراندۆم دەکەی بن ئەگەر باسی ڕیفراندۆ بکەم بە پێی پێڕێوی بزوتنەوەی گۆڕان کە ئێمە کۆنگرەمان بەس لە شاری هەولێر دەنگمان بۆ داوە دەنگمان بەوە داوە کە دەبێتن دەوڵەتی کوردی سەربەخۆ هەبێتن یعنی ئێمەش لەگەڵداین بەڵام دەبێت زەمینە سازی هەبێتن تۆ من باسی دەمەوێتن تۆ کە بڵێ ڕیفراندۆم دەکەی دەبێت هەڵبژاردن بکرێتن تۆ بە چه ئالێتێک هەڵبژاردن دەکەی هەتاکو ئێستا
مؤسسەی کۆمیسیۆنی هەڵبژاردن فەرمانبەری بۆ تەعین نەکراوە هەتاکو ئێستا خانووی بۆ نەکراوە هەتاکو ئێستا ناتوانن ینی هەر کەسێک بچێت هەر دەنگ دەرێک هەر دەنگ دەرێک بچێتن هەر دەنگ دەرێک بچێتن بۆ دەنگدان پێویستی بە $10 هەیە ئەیکەواتە ئێمە $10 پێویستە بەڵێ بەڵێ ئەگەر ئێمە ئەگەر بمانەوێتن ڕیفراندۆم بکەین ئێمەش لەگەڵداین سەرسەرم سەرچاوم بەڵام دەبێت زمینە سازی هەبێتن بەڵام ئەی بۆ موچەی فەرمانبەران و هاوڵاتیانی کوردستانمان پێ نادرێتن 6 مانگە قوتی هاوڵاتیانمان بڕیوە ئەوە یەکێکە لە گرفتەکان بۆیە دەکرێتن ڕیفراندۆم زمینە سازی هەبێ کۆدەنجی هەبێ لە ناولایەنە سیاسیەکان هەموو حزبەکان کۆدەنگ بن اینجا ئێمە کێشەمان لەگەڵ بەغدا هەیە کێشەمان لەگەڵ ئەقلیم هەیە بۆیە دەبێت هەموو چارەسەری کێشەکان بکرێتن اینجا بەیەکەوە هەوڵ بدەین داوای دەوڵەتی سربەخۆی کورد بکەین سەبارەت بەوەی کە ئێمە بۆ دەست پێشخەرنین بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشانە بکرێت لە هەرێمی کوردستان من دەڵێم ئێمە هیچ دانیشتێک ڕەت ناکەینەوە بەڵام دەمانێت بەداخەوە تۆ تەماشا دەکەی لە هەرێمی کوردستان پرۆسەی دیموکراسی فەشەلی هێناوە تۆ لە بەرچاوی خەڵکی هەرێمی کوردستان تۆ سەرۆکی پەرلەمان لە سەیترە ڕێگەی پێدەگری وەزیرەکان دەنێریەوە ماڵەوە من یەک شتت پێ دەڵێم کاک کارزان هەروە بە بینەرانی بەڕێزیش دەڵێم ئەو ڕۆژەی لە دیداری سلێمانی لە وتارەکەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتی ئێمە ینی دوو شت لە پێش ئێمە هەبوو کە بۆ ئەوی ئەم دۆخە ئاوای بەسەر بێتن خراپترین و خراپتر ئێمە خراپترمان کرد ینی بۆی خراپترین نەکرێن بۆیە ینی وای لە هاتووە کە سەرۆکی پەرلەمان و وەزیرەکان بگەڕێنەوە بەڵام لانی لە پرانسیبی ئێمە لە بزوتنەوەی گۆڕان ئێمە لەگەڵ ئەوە داین باشتر و باشترینی بکەین بۆیە من پێم وایە ئێمە هیچ دەست پێشخەریەک ناگەڕێنینەوە دەمانەوێتەوە دۆخەکە ئاسایی بێتەوە بەڵام دەبێتن لەبەر ئەوەی سەرۆکی پەرلەمان و هەروەها وەزیرە بەڕێزەکانیش ئەوانە هەڵبژێردراوی خەڵکی کوردستانە نێنین نوێنەرانی کوردستان دەنجیان پێداون ینی ماوەکەیان بەسەر نەچووە بۆ ئەوی ڕێگریان لێ بکرێتن با بگەڕێنەوە ئەم 2 ساڵە پەرلەمان 2 ساڵی ماوە کارەکانی خۆی بەڕێوە بباتن دوای ئەم 2 ساڵە دەکرێتن بیر لە پرۆژەی تر بکرێتەوە بەڵام ینی ئەوە زۆر شتێکی نامەعقولە تۆ بە ناحەق سەرۆکی پەرلەمان و وەزیرە بەڕێزەکانت ناردۆتەوە ماڵەوە بەبێ هیچ سەبەبێک ئێستا مەرجی بۆ دابنێ دەبێ سەرۆکایەتی پەرلەمان گۆڕانکاری بکرێتن و خۆی ئەگەر وا بێتن دەبێتن کۆی کابینەکە هەڵوەشێتەوە دەبێت کۆی کابینەکە هەڵوەشێتەوە تا عەبادی وا لە ئێستاوە وەزئی بەغدا بەو جۆرەشی لێ نەهاتووە هەوڵ دەدێتن کابینەکە گۆڕانکاری بەسەردا دەکرێتن بۆیە دەکرێتن سەرۆکایەتی پەرلەمان و هەروە پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە دۆخی ئاسایی جارانی خۆی وەزیرە بەڕێزەکان بگەڕێنەوە ئەو کاتی دەکرێتن بیر لە مکانیزمی تر بکرێتەوە باشە کاک دەربابەتێکی دیکە مەسلەی پەرلەمانی کوردستانە ینی ئێوە وەکو پەرلەمانتارانی کوردستان لە تەواوی فراکسیۆنەکان حتمما تەنانەت وەڵامتان پێ نییە بۆ هاوڵاتیان لەسەرەوەی کە ئەم پەرلەمانە کارا دەکرێتەوە هەرچەندە وەڵامەکەی زۆر جارم بۆ وەرم گرتوێتەوە کە واقعی سیاسی لە هەرێمی کوردستانە ئاوهایە لایەنە سیاسەکان دەبێت ڕێبکەون لەسەر ئەم بابەتانش بەڵام لانیکەم بۆ پەرلەمان بۆ ئەم قسەی ڕاست بێ ئێوەی پەرلەمانتاران یاخود ئەمە زۆف نییە بۆ ئێوە وەکو پەرلەمانتاران ئێمە نوێنەری خەڵکی لە ڕێگای حیزبەکانمانەوە هەمومان نوێنەری خەڵکی لە ڕێگای حیزبەکانمانەوە مێژووی پەرلەمانیش طبعا پەرلەمانی کوردستانی چکە لە پەرلەمانە لاوازەکان بە هەموو قۆناغەکانیەوە پەرلەمان لەم ناوچەیە هەر لاواز بووە دایم سوڵتەی تەنفیزی بەم خولەشەوە کۆنتترۆلی سوڵتەی تەشریعی کردووە هەر بۆیە حیزبەکانیش کەسەیەکەمەکانیان دەنێرن بۆ حکوومەت بەڵام کەسەیەکەمەکانیان نانێرن بۆ پەرلەمان ئەجینا سیستەمی پەرلەمانی کە منیش حیزبەکەی منیش داوای دەکا سیستەمی پەرلەمانی دەبێت سەرۆکی حیزب یا سەرۆکی حکوومەت بێ یا سەرۆکی فراکسیۆن بێ لە ناو شوێنی پەرلەمان هۆڵی خۆی هەبێ بۆیە بەڕاستی پەرلەمان خۆی لاوازە هەم لە ڕووی مەوزوعیەوە لە ناوچەکە پەرلەمان لاوازە و لاواز کراوە بۆیە زۆر جار شەشەکان دەچنە دەرەوە یا زۆر جار شەشەکان لە حکوومەت چارەسەرە بن چونکە کادیرە دەرەجەیەکانی حکوومەت لە حکوومەتدان
زۆردار کێشەکان لەوێ حل دەبێ و حیزبەکان پیان وایە حکوومەت باشترە بۆ جێبەجێکردنی بەرنامەکانیان نەک پەرلەمان بۆیە پەرلەمان لە وڵاتانیا بەس بۆ ئەوەیە کە سیاغەی سیاسەتی حیزبەکان بکە لە ڕووی یاساییەوە بەڕاستی لە دنیا ژوایە کاکارزان پەرلەمان لە ئیسپانیا لە 1970 لە هەرێمی لیۆن هەیە بەڵام لە ساڵی هەفتادا بووە بە وڵاتێکی دیموکراسی بەری ئینگلتەرا لە 1236 پەرلەمانی هەیە بەڵام لە دوای ئەوە نیوەی دنیای داگیر کردووە لە یۆنان 500 ساڵ پێش زاین 2500 ساڵ پێش ئێستا دیموکراسی سربەخۆ هەبووە بەڵام لە ساڵی نەوەتەکانەوە ئێران پەرلەمانی هەیە عێراق پەرلەمانی هەیە لیبیا پەرلەمانی هەیە ئەمانە جۆری ئەم پەرلەمانیش یعنی نێکین بە ئەو مەرجەعە وەهمە گەورەی کە هەموو شتێکی پێ جێبەجێ دەکرێت ئێمە لە حیزبەکانمانەوە هاتوین هەمومان دیفاع لە حیزبەکانمان دەکەین بەڵام حیزبەکانمان هانداوە لە بەرژەوەندی گشتی بێ کێشە لە پەرلەمان و لە ئەندامانی پەرلەمان نییە کێشە لەوەیە بۆ ئەوەی ئێمەش خاوەنی پەرلەمانێکی لاواز بین ئاساییە بۆ واقعی کە من بینیم ئەمە واقعی هەرێمی کوردستانە ئەوە واقعی کووردە ئەوە واقعی حیزبەکانیەتی کە بەشی زۆریان لە حیزب ناچن سیستمی پەرلەمانیەکەن کازانن ئێمە خاوەنی پەرلەمانێکی لاواز ئەمە قۆناغا ئەمە من کوتم لە یۆنان لە 2500 ساڵ پێش ئێستا هەیە لە لەندەن وابووە لە ئەسینا وابوو ئەمەش قۆناغێکی ئینتیقالیە ئەم جارەنا با پەلە نەکەین با بە دوو جاریکە ئەم جارە با هێزە سیاسیەکان مادام وەزعی کورد باش هەڵگەوتووە باش هاتوۆتە پێشەوە جارێ ئەمین و ئامانی بۆ خەڵک ژیانی خەڵک ئەهوەنی خەڵک یعنی حیزب نابێت بێتە هۆکار بۆ دابڕانی خەڵک حیزب هۆکارە بۆ بێکەوە بەستنی خەڵک پەرلەمان هۆکارە بۆ ڕۆژنامەنووسی کە دەڵێت حیزبەکان و حکوومەت و پەرلەمانتاران خەریکە لە بری خزمەت دەبنە ئەرک و مەحنەت بۆ هاوڵاتیان ئەم هەرێمە ناوان نییە هەمومان واین هێزەکانوان دەستگاکانوان کللتورەکە وای ژوا دەڵێ حیزب و حکوومەت و پەرلەمانتاران هەمویان ینی بەڵێ سیستم بەڵارمە لی دەرناچی ئێمە وعدمانداوە دیموکراسی بین بە سیستەمی پەرلەمانیا بڕۆین دەبێ ململانەی سیاسی بکەین تەجروبەیەکی زۆری خەباتی چەکداری و یەکتر کوشتنمان هەیە ئەوەندەی شەهیدەکانمان لەناو خۆیدا هەبووە لەگەڵ دەوڵەتانی دوژمن نیمانە زمانی گفتوگۆمان لاوازە ئەمەش واقعی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوە واقعی پارتی دیموکراتی کوردستانە کە هەموو خەڵک دەیبینێ پێویست بە وەسف ناکە ئەوەش واقعی بزوتنەوەی گۆڕانە کە من پێم وایە هیچ معارەزەیەک لەم ناوچەیەدا نەبووە هەمان دەسەڵاتی پێشوەی خۆی دووبارە نەکردێتەوە ئەمانەی ئەم سەرکردانی لە منتیقەیە کوژراون و ئیعدام کراون بوون لە ئۆپۆزیسیۆن یاخود لە بزوتنەوەی گۆڕانی ئۆپۆزیسیۆن لە هیچ بێ ئومێد نیم بەڵام من ئەوەندەش گەشتبین نیم بڵێم وڵاتی شامی شەریفە و دیموکراسیە و دەستانەکەمەتەوە بڵێ بەدیلێکی باش نی لانی کەم دەمەوێ ئەهوەنیەک بە خەڵک بین لەم کاتەیە زمانی ژیانی خەڵک بکەین ئارامی خەڵک بکەین ناوچەکە دابەش دەکرێتەوە قەزەی کوردی باش بۆ چۆتە پێش پشتیوانی هەیە کورد دەبێ وەکو جارەکانی کە نەکات داببڕێ و عوامل لە دەرەچەکانە دەبێ یەکگرتوو بێ واز لە بەشێ لە بەرژەوەندی حیزبایەتی و دەنگی جادە و دەنجی ناڕازی هەر پێم خۆشە ئەوەت پێ بڵێم چەندێکە بەس ئەم فترێ بە نمونەوە بگرین ماوەی ئەم شەژمانگە ئەمە تەنها قسەیە هەمووان ینی لە هەموو لایەنە سیاسەکان ئەم قسەی تۆ دەبێت کورد یەکگرتوو بێ بۆ ئەوەی لە ئێستادا استقلالمان نەکەن 100 ساڵ پێش ئێستا بێنەوە کورد قەت یەکگرتوو نەبووە ئەوە ئاواتەکە دەیخوازین بەڵام ئەمە واقعی ژیانی حیزبایەتی و پەرلەمان و حکوومەتە لە کوردستان لە بەشی زۆریە خزمەتیش کراوە ئارامیشمان هێناوە وەزعی کوردیش گۆڕاوە پشتیوانی کوردیش هەیە قەزەکەی چاک چۆتە پێش وەختی ئەوەیە هێزە سیاسیەکان و سەرکردایەتی کورد باشتر واقعەکە بخوێنەوە لەم قۆناغەدا واز لە کۆمەڵی مەسایلی ناوخۆیی بێنن لەگەڵ مەسایلی دەرەچیە خەریک بن و واز لە دەنجی ناڕازی خەڵک بێنن چونکە سایکۆلۆژێتی خەڵک تووڕەیە تووشی ڕەتفعل دەبێ و لە ڕووی سایکۆلۆژیەوە پێم خۆشە ئەوە بڵێم کورد ئەگەر ناڕازی بی 5 کەست بۆ ناڕازی دەکرێت بەڵام بۆ ڕازیبوون 1 کەست بۆ ڕازی دەکرێت لەبەرەوە ئیشکردن لەسەر ناڕازیبوونی خەڵک لەسەر بێهەیبەتکردنی دەستگاکان لەسەر شکاندنی هەیبەتی حکوومەت پەرلەمان سەرکردەکانمان حکوومەت و دەستگا و پەرلەمان و هەر شوێنێکی دیکە
ئەگەر بۆ خۆی دەرفەتی ئەوەی نەدابێت کە بچووک بکرێتەوە و ناشرین بکرێت دەتوانرێت بە ئاسانی ناشرین بکرێت دەتوانرێ ئیشی لەسەر بکرێت بەڵێ ئیشمان لەسەر کردووە هەموو لایەکمان ناشرینمان کردووە ئەجینا نەئەندامی پەرلەمان ئەوەندە لاوازە نە حکوومەت ئەوەندە بێسەمعە و بێسیقە و بێمتمانە و نەسەرکردەکانیشمان ئەوەندە خیانەتکار و دز و جەردە و بنەماڵە و خاین و خۆفرۆش بەڵام خۆ هەر بۆ خۆتان وا دەڵێن وانە باشە سوپاس دەکەم من دەزانم سەرنجت هەیە لەسەر قسەکانی کاک دێر بەڵام پرسیارەکەی خۆمەوەیە ئێوەکو بژوتنەوەی گۆڕانوتان لە حکوومەتی بنکە فراواندا وەکو پێویست ڕێگەتان نەدرا تاوەکو ئەو پلانی کە هەتان بوو ئەو پرۆژانەی هەتان بۆ لە حکوومەتدا جێبەجێ بکەن بەڵام خۆسەرۆکی پەرلەمان لە بژوتنەوەی گۆڕان بوو لانیکەم ئەو پەرلەمانە لاوازەی کە کاک دێر باسی دەکا بۆ بەهێزتان نەکرد دیارە کاکلێر زۆر تاکید لەسەرەوە دەکاتەوە دەڵێت واقعی ئێستای هەرێمی کوردستان وایە و ئەمری واقعەکە دەبێت دۆخەکە ینی ئاوا بێتن تۆ تەماشا بکە ئێمە نابێ بێ ئومێد بین ئێمە نوێنەری خەڵکی کوردستانین هەردوو چشمان لە دوو حزبی سیاسیدا کار دەکەین ناکرێ ئەوەندە بێ ئومێد بین خەڵک بێ ئومێد بکەین بەڕاستی کە دەڵێ ئەمری واقعە دەبێتن بە ئەمری ئایا بە ئەمری واقع ڕازی بین یان دەبێتن کاری جدی بۆ بکەین چۆن هەوڵدەین دۆخەکە چارەسەری بۆ بدۆزرێتەوە بڕاستە لە ڕابردوو هەموو شتەکان هەرچی باسکرەکە کەەوە ئەمری واقعە ئەم حزبە سیاسیە دەسەڵاتی هەیە و ئەمری واقعە ئێمەش دەبێت ئیلتیزامی پێوە بکەین بەڵام ناکرێتن دەبێت پێی بڵێ ستۆپ هەمومان بەیەکەوە ئیش بکەین دەبێت چارەسەری بدۆزینەوە ئەوە سێهەم جارە کاک درێت باسی سەرشەقام دەکا و دەڵێ نابێ خەڵکان بدرێ و خەڵک بێتە سەرجادە باشە تۆ من قەت لەگەڵ ئەوە نیم خەڵک بێتە سەرشەقام ینی بێتن خۆپیشاندانێک بکاتن کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبێتن بەڕاستی بەڵام من لەگەڵ ئەوەم کە خەڵک دەنجی ناڕازی بوتن بێ خۆپیشاندانی هێمنانە بکاتن داوای مافەڕەواکەکانی خۆی بکە کە حەقی خۆیەتی بەڵام ئەو دەڵێ کاری ئێوە ئاسانترە لەبەرەوەی کار لەسەر ناشرینکردنی دەستگاکانی هەرێمی کوردستان دەکەن بۆ منە کەس بەقەر بزوتنەوەی گۆڕان قسەی لەسەر حکوومەت نەکردووە قسەی لەسەر مەسلەی پرسی سەرۆکایەتی نەکردووە لەسەر کۆی بابەتەکان لە هەرێمی کوردستانە من پێم وایە لەوەیان ڕاستە لەبەرەوەی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هیچ کەسێک نەیوێراوە وەکو پێویست دەست لە پرسی سەرۆکایەتی هەرێم بداتن بڤە بووە نابێتن کە ماوەکەشی بۆ درێژکراوە بەداخەوە بەوە بۆ ماوەی چەند ساڵێکە ئەوە 11 ساڵە بۆ دەچێتن کە کاک مەسعود بارزانی سەرۆکی ئێستاش ئەم دەسەڵاتە بەکاردێنێتن بەڕاستی بۆیە لەبەرەوەی ئێمە دەستمان بۆ ئەم پرسە گرینگە بردووە بۆیە ئێمە بزوتنەوەی گۆڕان بەم ئاراستەیە بڵێن شتێکی خراپی کردووە یانیش کە باسی حکومەت دەکەین حکومەتێکی شکست خواردوو بووە دەبێ اعتراف بکرێتن لە سەرجەم سێکتەرەکان لە بواری نەفتەوە کەس ئاگای لە داهاتی نەوتە لە هەرێمی کوردستان جێگری حکومەتی هەرێمی کوردستان کە ئەندامە لەوێندەر دەڵێتن من ئاگام لە داهاتی نەودنێکە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە کەس ئاگای لە سێکتەرەکانی تر نییە یان تۆ نابێ ڕەخنە بگری ئەرچی بزوتنەوەی گۆڕان لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ئەوە بووە کە وەکو مەعارەزە پێ لەسەر برینەکاندا بنێتن بڵێتن ئەوە برینە دەبێت چارەسەر بکرێتن کە ئێمە بەشداری بن کە حکومەتی بن کە فراوانمان کرد بۆ ئەوەی هەوڵ بدرێتن ئەم برینانە وردە بە هەماهەنگی لەگەلایەنە سیاسیەکان لە حکومەتی بنکە فراوان کە زۆربەی لایەنە سیاسیەکان کە ئەوانەی کورسی پەرلەمانیان بەدەستهێناوە بەشداریان کرد بۆ ئەوەی لەبەر ئەوەی هەرێمی هەمومانە بمانەوێتن چارەسەری وەزعەکان بکەین بەڵام تۆ کە ڕێگریت لێ دەکرێتن بربەستت بۆ دروست دەکرێتن چۆن دەتوانی چارەسەری ئەم وەزعە بکەین سەبارەت بە پەرلەمانی کوردستان دیارە پەرلەمانی کوردستان من هاوڕام لەگەڵ کاک دلێر بەداخەوە ئەو حزبە سیاسیانەی هەرێمی کوردستان بەگشتی و بە حزبەکەی منیشەوە هیچ کاتێک هەوڵیان نەداوە کەسی یەکەم و دووەم بێن ببن بە ئەندامی پەرلەمانی کوردستان ئەوە یەکێکە لە هەرە گرفتەکان لە بەغداش بەو جۆرە نییە هەر هیچ نەبێت تۆ حزبەکانی باکووری کوردستان تەماشا بکەی سەرۆکی هەدەپا سەرۆکی گەورەترین حزبی هەر 4 پارچەی کوردستانە ئەندامی پەرلەمانە لا پەرلەمانی تورکیا زۆربەی ئەندامی مەکتەبی سیاسیەکانیان ئەندامی پەرلەمانن لەبەر ئەوەی لەناو پەرلەمانی کوردستان قەرار دەدرێتن ئێمە پرۆژەیەک دەبێتن کێشەی لەسرە لە پەرلەمانی کوردستان هەمووی دەبێت بگەڕێتەوە مەکتەبی سیاسیەکان اینجا ئەو کاتە چۆن مەکتەبی سیاسیەکان قەراریەت دەن
اینجا دەیدێنەوە بە پەرلەمانتار ڕاستە وەکو پێویست بەڵام ئەوە بە تەنها ئیشی بەڕێز دکتۆر یوسف و پەرلەمانی کوردستان نەبوو یان فراکسیۆنی ئێمە نەبووە ئێمە ئەوەی هەوڵمانداوە کۆمەڵێک پرۆژە یاسا کە لە ماوەی ڕابردوو کەس نەیوێراوە دەستی بۆ بباتن ئێمە دەستمان بۆ بردو و کاریشمان لەسەر کردو هەتا ئەگەر بێ و دەستمان بۆ نەبردبا و سەرۆکی پەرلەمانیش دەستی بۆ ئەم پرۆژە یاسا گرینگە نەبردبا ئێستا لە سەیتەرە ڕێپێنە دەگیرا وەرسەرۆکی پەرلەمان بوو دەنەخۆ هیچی شخصی نەبووە سەرۆکی پەرلەمان پێی وا بووە دەبێتن چارەسەری پرسی سەرۆکایەتی هەرێم بکرێتن بەڕێی من وەکو ڕێی شخصی خۆم دەکرا ساڵونی وێک بەر لە ئێستا ئێمە کار بوو ئەم پرۆژەیە بکەین و بۆ ئەوەی هەوڵ بدرێتن توش نێتەوە ئەم قۆناغی ئێستا هەوڵ بدرێتن ساڵونی وەک بەر لە ئێستا کاری بۆ بکرێت بۆ ئەوەی چارەسەری بۆ ئەم پرسیانی لە ماوەی ڕابردووە دەکرا کە بۆچی نەکرایانی بۆ لەو کاتیان خۆزگە کرابە دیارە بەوەی بارودۆخی شەڕی داعش و کۆمەڵێک پرسیگرنگ لە هەرێمی کوردستان ئەم قەیرانە دارایی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ تۆ لەوانەیە بەشێکی پەیوەندی بەم بارودۆخەوە باشە سپاسەکەم کاک دەر لەسەر ئەو گفتوگۆیی کە دروست بوو لە نێوان تۆ و ئێڤارخانە لەسەر مەسەلەی ئەمری واقع زۆر باست لەوە کرد کە بۆ نمونە تعریفەی یەکێتی نیشتیمانی کوردستان وازەحە هی پارتی وازەحە هی گۆڕان وازەحە بەڵام لەگەڵ ئەوەی دەوترێت کە سیاسەتکردن ئیشکردنە لەسەر واقع بەڵام بۆچوونێکی دیکەشەیە کە دەڵێت سیاسەتکردن گۆڕینی واقعیشە من پێم وایە مەسەلە وێران و نەوێران نییە چێ بە پارتی دەوێری و چێ بە یەکێتی دەوێری و چێ بەوانە ئەگەر مەسەلە بە وێران بێ هەموو کەس دەزانێ ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەوانەیە زیاتر لە 10,000 شەهیدمان هەبێت کە لە یەکترمان کوشتووە ئەوە تەجروبەیەکی تاڵە بەداخەوە مێژوێکی ناشرینە دەمانەوێت بۆ هەتا دووبارەی نەکەینەوە ئەگەر واقعیش دواکەوێت لە گۆڕانکاریەکانی نابێ بزوتنەوەی گۆڕانیش ڕای وابێ کە لە ناو حکومەت بوو هەموو شتێکی پێدەکرێت یا هەموو شتێک لە دەزەدا نابێ پێشی وابێ ئەگەر معارەزەی ناو پەرلەمان بوو معارەزەی سەر شەقامیشی پێدەکرێت ئەمە واقعی هەرێمی کوردستانە ئەمە پارتی دیموکراتی کوردستانە ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستانە دەبێ چارەسەر بدۆزنەوە دیموکراسی چارەسەری مامناوەندە هەمومان بە ڕێژەیەک هەڵەمان هەیە هەمومان بە ڕێژەیەک دەبێت دابەزین دانوستان بکەین بە زمانی تەسلیم بوون و لێسەندن قسە نەکەین بە زمانی تەوافقی قسە بکەین ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە گلەیمان لە هەردوو لا هەیە ئێمە گلەیمان لە پارتی دیموکراتی کوردستان هەیە وەک پارتی و یەکێتی کە ماوەیەکی زۆر حکومی ئەم وڵاتەمان بەدەستەوە بووە لە هەندێک شوێن هەست بە غەدر دەکەین غەدرەکە بەشێکی پەیوەندی بە ناوخۆی یەکێتیەوە هەیە کە سەرکردایەتی یەکێتی زۆر موسیر نەبوون لە بەدواداچوونی میلاکات و دەستکەوت و ئیمتیازات و خزمەتەکانی خۆی بەشێکی پارتی دیموکراتی کوردستان بە فرسەتی زانیوە یان ورتر بۆ کاری حیزبایەتی چووە لەوەدا تەوازنەکە هاوسەنگ بووە ئێمە دەمانوێت ئەو تەوازنە هاوسەنگ بێتەوە بەڵام ئارامیش بە کوردستان ببەخشێ لە لایەکی تریشەوە لەوانەیە گلەیشمان لە بزوتنەوەی گۆڕان هەبێ کە لە یەکەم ڕۆژێەوە کە دەرچووە لەوانەیە هەرچی پێکراوە بۆ بچووکردنەوەی یەکێتی کردوویەتی یەکێتی لە ڕێگای مەکتەبی سیاسیەوە چەند جارێک ئاگادارکراوینەوە کە هیچ جۆرێک احتیکاکێک لەگەڵ بزوتنەوەی گۆڕان مەکەن ئەوە واقعەکە دەبێت چارەسەری مامناوەند پێکەوە بدۆزینەوە بە هەمومان کاتەکەم کۆتایی پارتی و حیزبەکان زۆر بە کورتی من دەڵێم ئەو هەرێمە نە بە تەنها بە پارتی دیموکراتی کوردستان نە بە یەکێتی نە بە گۆڕان نە بە حیزبە سیاسیەکان بەڕێوە ناچێت دەبێت ئیرادەیەکی بەهێز هەبێتن لە نەتیجە هەمووی دەبێ بێتە سەرمێزی گفتوگۆ بۆیە من باشە باشە سەرنجەکەت بڵێ با بچمەلای بۆیە من ئومێد دەخوازم سەرجەم لایەنە سیاسیەکان بەیەکەوە هەوڵدەن لەبەروی خەڵکی هەرێمی کوردستان زۆر ماندوو کراوە دەکرێتن چیتر ماندوو نەکرێتن بۆ ئەوی حکومەتیش لەبەروی حکومەتێکی شکست خواردووە عیبی تێدانیە کە پێویستی بە هاوکاری لایەنە سیاسیەکان هەیە دەبێتن دۆخەکە باشسپاسەکەم کاتم زۆر کەمە کاک لێر زۆر بە کورتی بێسپاس من تەکلیفم لە کاک مەسعود کرد وەکو سەرکردەیەکی گەورەی کورد کە ئەم کارە چاکە ئەگەر بچێتە سەرکردەکەش و هەموو هێزە سیاسەکان کۆکاتەوە گەورەیە ئەگەر ئەمە نەکرا بۆی وەزعەکە لەمە خراپتر نەبێ ڕاشتر نەبێ تاریکتر نەبێ من وەک شخصی دلێر تەکلیف لە دکتۆر یوسفەکەم کە دەست لە کار بچێشێتەوە بۆ خاتری چارەسەری کێشەی کورد
بۆ خاطری چارەسەری بێ سپاس بۆ هەر یەک لە ئێڤاکان دکتۆر یوسف کێشەی شخصینی ئەگەر ئەو دۆخی هەرێمی کوردستان چارەسەر بێتن ئەگەر ئەو دۆخی وەکو پێشنیازێک وەکو پێشنیازێک نە کێشەی یاسایی هەیە دکتۆر یوسف نە کێشەی شخصی هەیە ئەگەر دۆخی هەرێمی کوردستان بە دکتۆر یوسف چارەسەر بێ من لێرەوە لە دیاتی دکتۆر یوسف دڵنیام زۆر سپاسانەکەم بە پێویستی زانم داوای لێبوردن لە میوانەکەم کاک عەلی هالۆ بکەم کە بڕیار بوو بەشدار بێ لە بەرنامەکەدا حتمما ئەویش قسەی خۆی هەبوو بەداخەوە هاوڕێیانم لە بەشی تەکنیکی گرفتیان هەبوو لەگەڵ گواستنەوەی دەنگ و ڕەنگی کاک عەلی هالۆدا دیسان داوای لێبوردین لێ دەکەم سپاس بۆ ئێوەش ئازیزان کە بە کۆمنتەکانتان هەمیشە مەودای پرسیارەکانی من فراوانتر دەکەن تا بەرنامێکی دیکە هەر شاد بن سپاس بۆ ئێوەش. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان